کوردستان بەشێکی بچووکی ئەم هەسارەیەیە کە سروشتەکەی لەبار و گونجاوە و تا ئاستێک بەباشی ماوەتەوە بۆ تەنیشتیمانێک بۆ باڵندە و ئاژەڵی کێوی. لە باشووری کوردستان و بە دووری نزیکەی 90 کیلۆمەتر لە شاری سلێمانی و 25 کیلۆمەتر لە شارۆچکەی دەربەنی خانەوە شاخی بەمۆ هەیە، یەکێک لە سروشتە گونجاو و لەبارەکان بۆ ژیانی کێوی. سۆران لە زانکۆی سلێمانی زیندەوەرزانە، خەڵکی گوندی کانیژاڵی بناری چیای بەمۆیە، لەگەڵ سۆمای هاوژینی لە زانکۆ هاوپیشەن. ماوەیە کە سەرقاڵی کارکردنن بۆ پاراستنی ناوچەکە و کۆکردنەوەی زانیاری و داتای زانستی لەسەر جۆر و ژمارەی ئاژەڵان. شاخی بەمەوەکەیتە سنووری دەربەنی خانەوە سەر بە پارێزگای سلێمانیە. ئەم شاخە شوێنێکی گونجاو لەبارە بۆ ئاژەڵی کێوی و چەندین جۆری جیاوازی ئاژەڵی کێوی و باڵندەی کێوی لەم شاخەژی وە شوێنێکی گرنگە چووکە وەکو ڕەبتێک وایە لە بینی گەرمیان و کوێستاندا و هەروەها هاوسنوورە لەگەڵ ئێرانە بەشێکی ئەچێتە ڕووی ئێرانەوە و عادەتەن شوێنە سنوورەکان لەبەرەوەی ڕاوی کەمتر تیاکرێت ئاژەڵی زۆرە هەرچەندە ئەو بەشەی کە ئەکرێتە هەرێمی کورسانەوە کە لێرەوەی لە ڕاستیە ڕاوێکی زۆری تیاکرێکە بە کێشەی بۆ ئاژەڵی کێوی لەم سنوورا دروست کردووە جگە لە ڕاوکردن و وەهابوونی مینێکی زۆر لە ناوچەکەی کە لەو کێشە گەورانی کە لەم شوێنە هەیە ئەوەیە کە ڕێژەی ئاو زۆر کەم بۆتەوە. ئێستا ئەو کانیانی کە ساڵانی تر لەم شوێنە هەبوون بە ڕێژێکی بەرچاو دابەزی و نیا زۆریان وشکی کردووە کە ئەمەش وای کردووە سەرچاوی ئاویەکان کەم ببنەوە کە ئەمەش دیسانەوە کات کە ئاژەڵەکان بە شێوەیەکی ئاسانتر ڕاو بکرێن چونکە سەرچاوەکان کەمن بۆ نە لە ناوچەکە یەک سەرچاوە هەیە هەموو ئاژەڵەکان ئەوێ سەردانی و سەرچاوا بکەن ئەمەش لەلایەن ڕاوچەیانەوە وەکو هەلێک خۆسراوەتەوە و ئەتوانێت بە ئاسانتر ڕاو بکرێن. ئەم ساڵە سەرەتای بەهارە لاشەی پڵنگێکمان دۆزیەوە کە بەداخەوە کوژرا بوو و ئێمە شوێنێکی دوورمان بڕی تاوەکو بگەین بە لاشەی ئەو پڵنگە. دوایە کە ڕۆشتین بۆ ئەوێ سەیرەکەین ینی هەنێک لە پارچەکانی مابووە خۆشبەختانە توانیمان کۆی بکەینەوە بێنینەوە. کاتێککە پڵنگەکەمان دۆزیەوە لاشەکەی بە تەواوەتی نەبوو بەشێکی دیار نەبوو بۆیە ئێمە ناوە بە تەواوەتی گەڕین زۆر بە وردی گەڕین بۆی بتوانین سەرجەم بەشەکانی لاشەکەی بدۆزینەوە بەڵام بەداخەوە نەمانتوانی و بەشێکی گرنگی لاشەکەی کە سەری پڵنگەکە بوو بەداخەوە ئیشمان دەست نەکەوت پێشتر ئیشمان لەسەر پڵنگ کرد بوو ئێسکە پەیکەرەکەیمان چاکرد بوو کە لە شاخی پیرەمەگرون کوژرا بوو هەر بە بینینی زانیمان کە ئەمە هی پڵنگە بۆ ئەوەی بەراوردێکی بکەین لەگەڵ ئەوەی ئەو پڵنگەی تر کە ئەو ساڵە لە پیرەمەگرون کوژرا بوو کە ئێسکە پەیکەرەکەی لە زانکۆی سلێمانی پارێزراوە ئێمە لە ڕووی ئەوە توانیم زانین ئایا ڕێنجی تەمەنی چەند بووە و لە چه جۆرێک بووە و بۆی لێکۆڵینەوەی زیاتریان لەسەر بکەین و زیاتر ئاشنا بین بە ئەو ئاژەڵە. هەمووی نییە بە مەزبوطی ناڵە ئەمە دەمێکە لەژێر عەرزە بوو لەگە خۆڵوینەکە زمانە عزیێتی گەیشتووە مەس کاپیلایە چاک عزیێتی گەیشتووە و سەریشی دیار نییە دیارە براوە وایە تەسەوڕەکەم منیش تەسەوڕەکەم براوێ بە زەمەش تەمەنی هەوە گەورەیە.
زۆر باشەوە بەراوردێکی هینەکانی بکەین ئەمە ئێسکی حوزێتی زۆر باشە مادەم کە لە سەری شیمانە کێشە نابێت بۆی بزانین مێڵە یان فیمێڵە دوای ئەوەی هەواڵەوەمان پێگەیشت لاشە پڵنگێک بینراوە لە سەرتەکی بەوە لەگەڵ مامۆستا سۆران و مامۆستا سۆما سەردانی ناوچەکەمان کرد بۆی بزانین هۆکاری مردنی و پڵنگە چییە وەکو سەرەتایەک بۆمان دەرکرد کە پڵنگە کوژراوە بەڵام ئێمە لەبەرەوەی 2 ساڵەوە پێش پڵنگێک لە شاخی پیرەمەگرون بەداخەوە کوژرا بوو بە دادواچونمان بۆ کرد بۆی بەراوردی بۆ بکەین و لە ڕووی تەمەنەوە لە ڕووی ئەوەی ئەوە نێرە مەیە بزانین چۆنچۆنیە بەراوردیانکەین ئەو بوو لاشێ و پڵنگەمان هێنایە بۆ تاقیەکەمان لە زانکۆی سلێمانی و بەشی بایۆلۆجی بەراوردکاریان بۆکەین وەکو توێژنەوە و لێکۆڵینەوەکان ئەومان بۆ دەرکەوت کامیش بە هەمان شێوە ئەم پڵنگە نێرە لە ڕێگەی ئێسقانی حوزەوە بەداخەوە کە لەی سەری نەمابوو ئەو پڵنگەی 2 ساڵمەوە پێش دۆزیمانەوە لە شاخی پیرەمەگرون نزیکەی 3 ساڵە بوو ئەمە نزیکەی 4 بۆ 5 ساڵە بێت دەبەرەوە ئەمە قەبارەی گەورەترە بە هەمان شێوەش نێرە لەگەڵەوەشە هەڵمانداوە نمونەی لێوەرگرین بۆی بزانین بەراوردی دیێنەی کەین لەگەڵ ئەو پڵنگی کە لە شاخی پیرەمەگرون لە ناوچەکانی تری کوردستانە دۆزراوەتەوە. نەبەز و بەهێز دوو برای خەڵکی گوندی هۆرێنن لە بناری ڕۆژ ئاوای چیای بەمۆ بەهۆی نزیکی و ژیانی بەردەوامیان لە نێو سروشدا تەواو پەیوەستن بە سروشتی ناوچەکەوە هەر ئەمەش وای کردووە بیر لەوە بکەنەوە ژیانی ئاژەڵانی کێوی تۆمار بکەن گونجاوی و لەباری سروشتی چیاکە هاوکارێکی باشیان بووە بۆ کارەکەیان ئێمە وەکو ئەوەی کە دانیشتوی ناوچەکەین خەڵکی گوندی هۆرێنین هەر دانیشتوی گوندەکەشین یعنی لە ناو سروشتەکە و نزیک لە شاخەکەوەی ئەمانە وای لێکردین بیرۆکەی ئەوەمان بۆ هات هەوڵ بدەین لە بوارێکە خزمەتێک بکەین ئەویش ئەوە بوو هەستان کە زانیمان بە تایبەتی بواری ژیانی کێوی زۆر پەراوێز خراوە هەم لەلایەن خەڵکو و هەم لەلایەن ڕاگەاندەکانیشەوە ئێمە هەڵساین سەرەتا بە کاری فۆتۆ دەستمان پێکرد بە کامێرای فۆتۆ دواتر وتمان نا ئەمە هەموو شتێک نییە با ڤیدۆ بکەین کۆمەڵێک ئاژەڵ هەبوو بە تایبەتی لە ناوچەکە باس ئەکران بۆ وەکو پڵنگ وەکو شاڕێوی وەکو سوچار وەکو پشیلەی کێوی وەکو چالاکە کە ئەمانە چالاکیان لە ڕۆژان نیە و لە شەوان هەڵساین کامێرە تراپمان پیا کرد کامێرە تراپمان پیا کرد و بە ڕۆژ فرۆشتین ئەگەڕین ئیتر ئەم چەم ئەم دۆڵ ئەم بەر ئەودار تا شوێن پێ شوێنەواریان بدۆزینەوە و بتوانین لە ڕێگەی دانانی کامێرە تراپەوە وێنە و ڤیدۆ ئەوانیش تۆمار بکەین و هەروەها بزانین ڕێژە و ژمارە ئاژەڵەکانی تریش چۆنە بە تایبەتی و ئاژەڵانشی کە چالاکیان لە ڕۆژایە ئێستا قەرەباڵخی وای کردو ئەوانیش بە ڕۆژ خۆیان دەرناخن ڕۆژ خۆیان ئەشارنەوە شەو ئەگەڕێ بەرزی پلەی گەرمیش وا ئاکات کە تینویانە بێت کە تینوشیانە بوو شاخەکە شاخێکی وشکە ئاویان دەست ناکەوێت ئەمە جارێکی تر لەبەر نەبوونی ئاو و کەمی ئاو چالاکیان ئەوەسێنن لەبەر بەرزی پلەی گەرمی و ئەمەش وا ئاکات بە ڕۆژ کەمتر دەرکەون و چالاکیان لە شەوا بێت یەکێکی کە لەو شتانی کە زەرەری زۆر لە شاخەکە داوا ئاوادانبوونەوەی شاخەکانە کە لە ئێستا جادەی سەر بەمە بۆ نمونە کراوەتەوە زۆر بە ئاسانی هەموو کەسێ دەتوانێت بچێتە سەرەوە ینی هەم کاری بۆ ڕاوچی ئاسان کردووە هەم بۆ هەموو کەسێت کە ئەمە شتێکی باش نییە بێتەوەی ئەوەی کە هەم بترسێن هەم ڕۆ بکەن لە ناوچەکە بۆیە بۆ منە داخستنی ڕێگای ئەو شاخە کارێکی زۆر پێویستە و پاراستنی ژیانی ئاژەڵەکیەکان لە ناوچەکەیە ڕاوی بێبەرنامە و ڕاوی هەڕەمەکیش ئەمە گرفتێکی گەورن بۆ سەر ژیانی کێوەکان چونکە کاتێک کە کەسێک ڕوو لە شاخە کات ناوی خۆی ئەنێت ڕاوچی هەڵسوکەوتەکەی دیاری ئەکات ئایا ڕاوچێ یا ڕاوچی نیە بۆ نمونە ئاژەڵێک مەترسی لە ناوچوونی لەسرە نابێت ئەمە تەقەی لێ بکرێت و بکوژرێت یان کاتی وەرزی زاوزەیە یان مێینەیە وەکووتمان ڕەگەز ئەمانە گرفتن ئەگەر بکوژن کاتێک کە تۆ مێینەی ئاژەڵەکان ئەکوژیت و لە ناویانە بیت ئیتر بە سروشتی خۆی نێرینەکەش نامێنێت وەمانای ئەوەش نی لە هەرکووا گەشتی بە نێرینە نێرینەکەش بکوژێت کە نێرینەکەش نەماجارێکتر مێینەکە لە ناو ئەچێت بۆیە ئەبێ هەمیشە ڕەچاوی ڕێژە و ڕەگەز بکرێت هی ئاژەڵ و باڵندەکان و ڕاوی هەڕەمەکی نابێ بکرێت چەند جارێک وێنە و ڤیدۆی گورگمان تۆمار کردووە و ڕێژەکەیان زۆر نییە بەڵام لەم ماوەیە ئەم گورێکمان دۆزیەوە کە
کوژرا بوو شوێنی فیشەکەکەی پێوە بوو هەرچەند ئێمە نازانین هۆکاری کوشتنەکەی بزەبەت لەبەر چی بووە بەڵام لەم ناوچەیە ڕێژەیان کەمە و زۆر جاریش گورگ هۆکاری کوشتنەکەی بۆ ئەوەیە کە پەلاماری ئاژەڵ ئەو شتانەیەات بەڵام ئەکرێت ئەمە هەل بکرێ بەوەی کە کاتێک ئاژەڵدار ئاژەڵەکانی لەلایەن گورگ بێیان هەر ئاژەڵێکترەوە هێرشێکرێتە سەر حکوومەت بتوانێت پلانی بۆ دانێ قەرەبووی بکاتەوە. پۆلیسی دارستان و ژینگەی گەرمیان پێک هاتووە لە 4 بەش و 12 بنکە کار و چالاکیەکانی ئێمە بە شەو و بە ڕۆژە لەوەیە فەرقمان هەبێ لەگەڵ دەوائیرەکانی ترا ئەرکەکانمان بە شەو و بە ڕۆژ لە ڕێگەی ئەفسەر و کارمەندەکانمانەوە پارێزگاری لە ئاژەڵ و باڵندە و لە ژینگەی ئەو ناوچانە دەکەین بە دەرچوونی بەردەواممان بۆ ئەو ناوچانە و زیاتریش خەڵکیش هەیە هاوکاریمان نەگای خەڵکی دڵسۆز لە هەر کوێک دیاردەی ڕاو ببینرێت جگە لە ئەو نقطانەی کە هەمانە نقطەی وەختیمان هەیە بۆ نمونە وەکو شاخێکی ئەم شاخی بەمۆ لە شوێنەکانی تر نقطەمان هەیە بۆ چاودێری ئەو ناوچانە بۆ پارێزگاری لە ئاژەڵ و باڵندە و دارستانەکان و لە ژینگەی ئەو ناوچەیە. خەڵکەکە خۆی نەگاتە دڵسۆزیەک باوەڕ بکە بنی هەردارێکی ئەم شاخە بکرێت بە پۆلیسێک هەر هێشتاکە چارەسەر نییە ئەبێ خەڵک خۆی بگاتە ئەو هۆشیارێ خۆی ینی تێ بگات و دڵسۆزی ئەوەی لاپەیا بێت کە ئەم شاخە ئەم وڵاتە هی خۆیەتی مڵکی خۆیەتی من لەو باوەڕام بە پۆلیس و بە چاوسورکردن و بە سزادان ئەمانە ینی نابێتە چارەسەرێکی بن بڕۆشتەکە ئەبێ خۆمان دڵسۆزی لە خۆمانە دروست بکەین و بە مڵک و وڵاتی خۆمانی بزانین با هەموو ژینگە پەروەەر بین با هەموو نیشتمان پەروەەر بین تەنها ئێمە ئەو ئەرکانە جێنێڵین چاودێرێک چاودێریمان بکات و باڵندەیەکی بەستە زمان نەکوژین لە بێچۆکەی نەکەین و خوێنی نەڕێژین با هەر هەمومان ژینگە شاخ بە ماڵ و ملکی خۆمان بزانین بەڵکو ئێمەش پێویستە لەسەر هەر تاکێک پارێزگاری لێ بکات نەک تەنها هەر پۆلیس. شاخەکە لەبەر ئەوەی سنووری بۆ لە نێوان عێراق و ئێرانە بۆ بە تایبەتی لە جەنگی 8 ساڵی نێوان ئەم دوو وڵاتە هەردوو وڵاتێک هەڵساون بە مین ڕێژکردنی شاخەکەی ئەمەش گرفتێکی ترە شوێنی وا هەیە ئاژەڵی تیا دیمەنی تایبەتی تیا بەڵام لەبەر ئەوەی کە مین ڕێژە ئێمە ناتوانین بچینە ناوێت. ئێمە کۆمەڵە توێژینەوەمان کردووە لەم ناوچەیە لە شاخی بەمەوە یەکێک لەو توێژینەوانی کە گرنگ بوو تۆمارکردنی ئەو جۆری ڕێوێ بوو کە شار ڕێویە لە کوردستانداکە لە گۆڤارێکی ئەڵمانیا بڵاومان کردەوە ئەم جۆرە ڕێویە زۆر گرنگە تۆمارکردنی لەم شاخەیە چونکە لە عێراقە تەنها لەو ناوچە هەیە ئەم جۆرە ڕێویە مەترسی لە ناوچوونی لەسەر نییە بەڵام بە نیسبەت عێراقەوە لەبەرەوەی لە ناوچێکی کەمی داری کراوە هەیە پێویستە پارێزگاری لێ بکرێ و گرنگە جیاوازی لەگەڵ ڕێوەکەی تر ئەوەیە کە حەجمی زۆر بچووکە ئەگەر بەراوردیکەی بە شێوەیەکی گشتی کێشی لە بینی 800 گرام بۆ کیلۆ نیوێکە بێت تقریبان جیاوازێکی کەی لەگەڵ ڕێوی ئاسایی ئەوەیە کە ئەم کلکی زۆر درێژەوە هەروەها تووکێکی زۆری پێوەیە کە زۆر بە ئاسانی لە ڕێوەکەی کە جوایەکەیتەوە زیاتر لەو ناوچانەیە کە سەختن لە هەندێک ناوچەکان پێوترە ڕێوی شاخاوی چکە هەم پەلەکانی گونجاوە هەم کلکیشی بۆ وەکو باڵانس بەکارێنێ بۆ سەرکەوتن بە شاخەکاندا یەکێ لەو هۆکارانی کە لە ناوچەی سەخت ئاژی ئەوەیە کە ڕێوەکەی ترکە ڕێوی سوورە دوژمنێت یانی ئەگەر پێی بگات ئەی کوژێت هۆکاری دەرکەوتنیوی بە شەو ئەوی کە بە ڕۆژ دەرناکەوی ئەگەڕێتەوە بۆ ئەوی لەلایەن باڵدارەکانەوە زۆر بە ئاسانیە توانن بیگرن چووکە حەجمین چووکە بۆیە لە شەوا دەرەکەوێت ئێمە توانیمانە نزیکەی 7 جۆر لە شاخی بەمۆیان تۆمار بکەین تاوان ئەم 7 جۆرە سیانیان لەو جۆرانەیە کە بڵێم لەسەر ئاستی عالەمە لە لیستی IUCN مەترسی لە ناوچوونی لەسەرەیەکی لەوانە پڵنگە لەگەڵ کەمتیاری خەدداریان ستریپت هاینای پێ ئەڵێن لەگەڵ بزنەکێویە تاوان ئەمانە لە هەر شوێنەکە هەبن قیمەتی ژینگەی ناوچەکە وەکو خۆی ماوەتەوە ینی هێشتا ئەمەلی ئەوەی تایە بۆ نمونە بکرێ بە ناوچەیەکی پارێزرا و تا ڕادەیەکیش بتوانین پارێزگاری لێ بکەین یان هەوڵی هۆشیارکردنەوەی خەڵک بین لە پارێزگاری لەم ئاژەڵانەیە.
هەبوونی چوار وەرز و گۆڕانکاری گونجاوی کەش و هەوا لە وەرزەکاندا خاڵێکی تری گرنگە کە ئەم ناوچەی لەبارتر کردووە بۆ ژیانی کێوی لە هاوینێکی گەرمەوە بۆ زستانێکی سارد و بەفراوی. زستانی ئەمساڵ لەم ناوچەیە جیاواز لە ساڵانی پێشتر سەختتر بوو بە جۆرێک پلەکانی گەرما زیاتر لە 10 پلە بۆ ژێر سفر نزم بوونەتەوە. ئەمەش کارکردنی قورستر و خاوتر کردوێتەوە. ئەمە بە درێژایی ئەم ڕێگەیە شوێنپێی ئاژەڵ و شتیتیایە دیارە ئاژەڵێکی زۆری کابووە بەڵام لێرا گەرسەیەکیان خوێنی تایە ئەمەیان لەوانەیە حیوان بێ بریندار کرابێیان لەوانەیە هی ئاژەڵی ڕاوچی بێ بۆ نمونە وەکو گورگیا پڵنگ نییەچیری گرتبێتر نازانین بێزڵەت چییە بەڵام تەسەورەکەین ئەو دوو هۆکارە بێ یانەوە تا بریندار بووە ڕاو کراوە یانەوە تا ئاژەڵێکی گۆشخۆر لێرە گەر لاکی حیوانەکە ڕاکێشان. بۆی کارێکی زانستی مەزبوط و تێر و تەسەل بکەی پێویستە ئەو کامێرانی کە دانی لەسەر جەم وەرزەکان ئادای بنی. طبعاً لە وەرزی زستانە زەحمەتترە چکە بەهۆی باران و بەفرۆمانەوە بە تایبەت بۆ نمونە کە بەفرێکە بارێت ئەچیت کارەکە زۆر زەحمەتترە چکە ڕێکردن لە بەفراو لەو شاخە سەختەیە زۆر ئاسان نییە وەدانانی کامێرەکانیش نابێ هەڕەمەکی بێ ینی تۆ بێت لە شوێنەکە داینیت کە شوێنێکی گونجاو بێت. ئەم ئیشەی ئەمە ئەیکەین خۆی بۆ خۆی عنیتی ئەکەوێ کە لەو هەنێ وەرزا قورسایی و ئیشەکە زیاتر ئەبێت ئاسەنگی و بۆ دروستە بێت بە تایبەت لە وەرزی گەرما و لە وەرزی زستانە بە تایبەت لەم وەرزەدا کە لەم کاتە وەرزی زستانە و بەفرێکی زۆر باریوە ئەمەش ئاسەنگێکی زۆر بۆ ئیشەکانی ئەمە دروستەکات یعنی دات ئەبڕێ لە شاخەکە سەر ڕایەوە ئاستەنگی بۆ ژیانی کێوەکانیش دروستەکە هەم بۆ باڵندەکان هەم بۆ ئاژەڵە کێوەکان باڵندەکان خۆراکەکانیان ئەشارێتەوە گیاندارەکانی دیکە وانەی بە تایبەت ئەبنە نێچیری گیاندارە درڕندەکان چونکە ئەوەی کە پەلیان وردە پەلیان تیژە زیاتر ئەنیشنە ناو بەفرەکە ئەمەش ئەبێتە هۆکارەوەی کە زیاتر ببنە نێچیری درڕندەکان چکە درڕندەکان پێیان لە خوارەوە پانترە ئەتوانێ عنی ڕێژەی نیشتنی پێی کەمتر بێت لە چاوانە سێ جار ڕۆشتوین بۆ کامیرەکان نەگەشتوین پێی. ئەوەیە بۆ بەو شێوازە ڕێیەکەم وەکو ئاژەڵ لەسەر چوارپەل کەمتر ئەنیشیت بەڵام کاوا لەسەر دوو پەلەچی لەسەر پێەکان ئەوە ئەنیشیت تاکە نیشتیشی تا ئەژنۆیت بۆ هەنگاوی دووەم زۆر زۆر عەزیەتە داهیلاکەکە بەڵام کە لەسەر چوارپەل ئاوا ڕۆشتی ئیتر ئەتوانیت. طبعا
طبعا ئەم ئیشێکە ئێمە ئەیکەین جوهدێکی زۆر ئەوێت خەرجی ئەوێت لەسەر حسابی خۆمان ئەم ئیشانەمان کردووە بە ئێستاشەوە ینی هەموو جارێک سپۆتێکیان شوێنێک لە شاخەکە توانین دیاری بکەین و ئیشی خۆمانی تیا بکەین ینی بەهۆی سەختی شاخەکە و بوونی بەرزی و ناڕەحەتی شاخەکە ئێمە نەمانتوانێت ینی بۆ نمونە بە ساڵێک بتوانین ئیشەکە تەواوکەین وای کردو ینی بۆ نمونە ئێمە لە 2007ەوە تاوەکو ئەم ساڵ بەردەوام بین کۆمەڵێ زنجیرە توێژینەوەمان بڵاو کردووەتەوە هەر لە بواری شیردەرەکانەوە تاوەکو مێرۆکانیش. بە پێ و داتانەی ئێمە دەستمان کەوتووە زۆربەی چالاکیەکانی ئاژەڵە کێوەکان لە منتیقەیە کەوتۆتە شەوە لە ئەگەر لە ڕۆژێکا یەک ڤیددیۆی ئاژەڵێکی کێوی تۆمارکردبێت لە شەوا 10 ڤیددیۆ تۆمارەکە ئەمە گەڕێتەوە بۆەوەی کە زۆربەی ئاژەڵەکان ترساون لە منتیقەیە بۆ منە بزنی کێوی خۆی بە ڕۆژ ئەگەڕێت بەڵام وای لاتۆ ئێمە ئەگەر بەراوردێکی ڤیددیۆکانمان بکەین لە شەوا زیاتر دەرەکەوێت ئەمە شۆکارە بۆەوەی کە ئێمە نتوانین بە ئاسانی وێنەیان بگرین بەتابەتی لە ڕۆژاوە بۆیە زیاتر پەنامان برتۆتە بەر بەکارێنانی کامەراترا بکە کاتوانێت ویشانەمان بۆ بکە تا ڕادێکی باش بەڵام هەندێک جار هەیە بۆ وردەکاری بۆ ناسینەوە بۆ تەشخیصکردن تۆ پێویست بە وێنەیەکی کواڵیتی باشەیە پێویست بە وێنێکی ملەوەن هەیە کە پێویستە لە ڕۆژە گیرابێ بەڵام بەداخەوە ینی زۆربەی لە ئاژەڵەکان زۆر زەحمەتە تۆ بتوانانی لە ڕۆژە سوودفەیان بکەیت. دوای چەند ڕۆژێک کە بەفرەکە کەم بوویەوە بڕیارمان بانێ بچم سەیری کامێرەکان کەمەوە خۆشببختانە لێکێکیانە ڤیددیۆی پڵنگ دەرچووە و دیمەنێکی جوانی هەیە پێشتر لەم وەرزەیە بۆم دەرنەچوو بوو ئەم ڕیکۆردە بۆ من گرنگێکی زۆریە بێت لە ڕووی زانستیەوە. هەر لە هەمان کامێرەیە چەند ئاژەڵێکی کەش دەرچووە وەکو بەراز و حیوانە کێوی و هەروە سوچەڕ و چەند ئاژەڵێکی کە ئەمەش دلیلیەوەیە کە لەو شوێنیان نێچیری پێویستەیە و هەروەها لە هەمان شوێنیشە ئاژەڵی ماڵی دەرچووە کە بۆیە زۆر جار لەوانەیە پڵنگ هێرش بکاتە سەر ئاژەڵی ماڵی بەهۆی ئەوەیە.